دەمەوێت پرسیارێکی تایبەت لێ بکەم. بڵێ. باشە مامۆستا هیچ کتێبێک هەیە لێرە ئارەزووت بێ؟ مامۆستا ساڵح حەیدەری. مامۆستا ساڵح حەیدەری هەم بنەماڵەیەکی نازدارن، هەم خۆی نووسەریش نازدارە. من زۆر سوودیشم لێ بینیوە. ینی سوودم لە یاداشتەکانی بینی کە خوێنمەوە. مامۆستا ممتاز حەیدەری ئەمە یەکێکە لەو عائیلانەی لەگەڵ مامۆستا جەفشت حەیدەری ئەمە هەر عائیلەیەکی نازدارن، بنەماڵەیەکی نازدارن. کۆمەڵێک خەڵکمان هەیە لە هەولێر، ینی شایانی ڕێزن، مەسەلەن بنەماڵەی دکتۆر معروف خەزەندار، بنەماڵەی حوسێن عوزنی موکریانی، بنەماڵی جیو موکریانی، بنەماڵەی ممتاز حەیدەری، ساڵح حەیدەری. ئیترەمانە ئەو عائیلانە شوناسی کولتوری هەولێرن، شوناسی ڕووناکبیری هەولێرن. هەولێر من ینی ئەوانەی لە هەشتاکان ژیاون دەزانن حتا کە خەڵک دەچۆ بازار دوو کتێبی لەگە خۆی بەبردوبۆش بۆی بڵێ دەخوێنمەوە، یان نەشی خوێن بایەوە، ینی کتێب بووە شوناسی پلەی کۆمەڵایەتی. ئێستا سویزەکەم، ئایفۆن 15 دەکەم، نازانم چی شتێکی وای لێ هاتووە. گۆڕاوە ئێستا. گۆڕاوە بە تایبەتی من حەزم لێ شارەکەی من شاری هەولێر، ینی وێ ڕای ئەوەی کە پێش کەوتووە لە ڕووی ئەمرانیەوە، لە ڕووی با بڵێن ئەندەرپاسەوە، لە ڕووی بینایەوە، لە ڕووی کولتوریشەوە بەجێ نەمێنێ، لە ڕووی فەرهەنگیشەوە بەجێ نەمێنێ. پێ دوایە بەجێماوە؟ دەکرا. مەسەلەن ئێستا من مەسەلەن ئەو هەموو گوندە دەبینم، مثلەن گوندی ئینگلیزیە، گوندی ئیتاڵیە، کتێبخانەیەکیان نابینم، هۆڵی شانۆگەریتیان نابینم. حەق نییە مەسەلەن پارێزگاری هەولێر، حەق نییە سەرۆکی حکوومەت، حەق نییە ئیدارەی مەحەلی هەولێری مەسەلەن ئیجازە بداتە گوندێک بەبێ کتێبخانە، بەبێ شانۆ. زۆر گرنگە ئێمە وێ ڕای ئەو پێشکەوتنی هەولێر بخۆیەوە دیوە لایەنە کولتوری فەرهەنگیەکەش گرنگی پێ بدەین. ناوچی هەولێری لە ناوکە تیجاریەکە ئۆکەیە، دەستیان خۆشببی چی زۆر باشە، بەڵام ناوکە فەرهەنگی و سەقافی و کولتوریەکە ناکرێ بەجێبێنێ. هەولێر مادام پایتەختە دەبێت پایتەختیش بێ لە شانۆیە، لە شێوەکاریە، لە هۆڵی باش، لە مۆسیقای باش، لە ئۆرکسترای باش، لە چاپەمەنی باش، ینی ببێتە کارگەیەک بۆ بەرهێمنانی فکر، بۆ بەرهێمنانی پەروەردە، بۆ بەرهەمهێنانی سەقافەت. باشە مامۆستا دەکرێت بپرسم هەستی شاعیر لە چیەوە سەر هەڵدەدات؟ ئایا دەکرێت خۆشی و نەهامەتی ژیان وا بکات کەسێک ببێت بە شاعیر؟ یانیش پێویستە کە کەسێک خوێنەرێکی باش بێ بۆ ئەوەی بتوانێت جوان بنووسێ؟ خۆی قسەکەت ڕاستە، مەسلەی نەهامەتی و نەداری و نەبوونی ئەوانجاروێ مەسەلەن وا دەکاتە خۆ کاریگەری دەبێت، کارگەری دەبێت. من ینی ئەگەر لە دنیا بگەڕێن مەسەلەن بە پەنجەی دەست دەژمێردێن ئەو شاعرانی دەوڵەمەند بوونا، یان هەمانە لە قەڵاژیاوە، بەڵام زۆربەی هەرە زۆری بڵێ زادەی ئەو معاناتەیە، زادەی ئەو خۆ سەلمانەیە، ینی زادەی ئەو ئەندێشە و ئەو نەداری و ئەوانەیە کە پەنا دەباتە بەر چیرۆک، بەرجێڕانەوە، بەرشاعر. واتە کاریگەری هەیە؟ ئۆی زۆر تەبعاً زۆر. ئەی پێویستە خوێنەرێکی باش بیانش کەسێکی ئاسایی دەتوانێت شاعر بنووسێت؟ خۆی شەرقی ڕۆژهەڵاتی هەر بە تەبعی خۆی شاعرە، هەر هیچ نەبێ لە مڕاهەقە چوار نامەی دڵداری نووسیوە، دوو شعری لەسەربان نووسیوە، دوو قسەی جوانی نووسیوە بۆ دڵدارەکەی. شەرقی خۆی کائینە شعریە، بوونەوەرێکی شعریە، ینی تۆزێک تەنگاوی کە شعریش دەنووسی، بەڵام لۆی بێ شاعرێکی باش دەبێ خوێنیەوە، دەبێ بازەکە بیت. نووسەری باش خات و شەیما بۆ دەناسرێتەوە چەندی دڕاندووە، نەک چەندی بڵاو کردێتەوە. ئەمە قسەیشی مارکیزە. مارکیز دەڵێت بۆی ببیتە نووسەرێکی باش دەبێت بەدەیان قاتی ئەوەی کە بڵاوت کردێتەوە خوێن بێتەوە، دڕاندبێت، نووسینەکانی خۆ دڕاندبێت. ینی من ئێستا چەندم بڵاو کردێتەوە 6 ئەوە نەفرەدایە. دەبێت ئەوە نهێنیەکی شاعری سەرکەوتویان دەکرێت بڵێم نووسەری سەرکەوتووە. بێگومان قەت لە شتی خۆی ڕازی نەوێت، چونکە ئێستا من ئەگەر لە 2015 ڕازی بامە فەرموو.